سڵاوی خواتان لێبێ. من دکتۆرە ناهده پسپۆڕی نەخۆشیەکانی ژنان و منداڵ بوون پیرۆزبای مانگی ڕەمەزان لە گشت موسڵمانان و خانمان بە تایبەتی. هاتینەوە خزمەتتان لە بەرنامەی زنجیرە بەرنامەکانی ڕۆژوو تەندروستی. لێرەدا ئەمەیە باسی چەند ڕێنمایەکتان بۆ بکەم کە بەنسبەت خانمانی دووگیان لە مانگی ڕەمەزانە. ئێمە ڕۆژانە چەنە خانمانی دووگیان ڕوبەڕوومانە بێتەوە پرسیارمان لێ یەکەن ئایا ئەتوانین بە ڕۆژوو بینیاننا. ئێمە ناتوانین شتەکە بەگشتی بڵێن ئایا ئەتوانن خانووی دووگیان بە ڕۆژوو بێ یا بە ڕۆژوو نەبێ. ئێمە چکە خۆتان نەزانن دووگیانی چەند مەرحەلەیەکی هەیە، توێن بکەین بە 3 مەرحەلە. مەرحەلەی یەکەم 3 مانگی یەکەمی سەرەتای دووگیانیە کە لەم 3 مانگی سەرەتای دووگیانیە کۆرپەلە لە مەرحەلەی گەشەکردنیەتی تاوەکۆم کۆرپەلە ئێگاتە مەرحەلەیە کە هەموو ئەندامەکانی جەستەی دروستە بێ کە تا ئەگاتە نزیکی 15 هەفتە پێویستی بە خۆراکێکی باشە دایکەکە بیخوا، پێویستە زوو کەم کەم شت بخوا. بۆیە ڕێنماییان ئەکەین کە لەم 3 مانگی سەرەتایە ئەگەر بتوانن زوو باشتر شت بخۆن یانی واتە بە ڕۆژوو نەبن باشتر بۆ تەندروستی خۆیان و کۆرپەلەکەیان بۆی گەشەیەکی باشیان هەبێ. بەڵام لە دوای ئەمەوە ئەگەر هاتوو خانمە دووگیانەکە هیچ نەخۆشیێکی درێژخایانی نەبوو، زەخەت شەکرە بەیان هەرچ نەخۆشیێکی تری هەناوی یا خۆی هەر نەخۆشیێکی درێژخایانی هەبێت لە کاتی دووگیانێکە کە ڕێگر بێلەوەی کە بە ڕۆژوو بێ لەم کاتەشا هەر نابێ بە ڕۆژوو بێت. بەڵام ئەگەر هاتوو ئەو خانمە دووگیانە هیچ نەخۆشیێکی درێژخایانی نەبوو، ڕێژەی خوێنی باش بوو، بێهێز و لاواز نەبوو، ئەتوانێت ڕۆژوو بگرێ. خۆشی ئەتوانێت خۆی تەجروبەی خۆی بکات. بۆ نمونە یەکەم ڕۆژ کە بە ڕۆژوو بوو ئەگەر زانی وەزعی تێک ناچێ، وەزعی بەرەو باشیە، ئەنی تا ئێوارە توانێت تەحمل کات و بەبێ ئەوەی گێژ بێ بەبێ ئەوەی هیچ مزعافاتێکی بۆ دروستکە ئەتوانێت بە ڕۆژوو بێ. 3 مانگی کۆتایی دووگیانەکەمان ئەمێنێتەوە. لە 3 مانگی کۆتاییشە دیسانە جارێکتر مناڵەکە بەجارێ وەزنی زیادکات، گەشەی زیادکات، بۆیە پێویستە خانمی دووگیانەکە زوو کەم کەم شت بخوا. بۆ ئێمە لەم حاڵەتەشە هەر ڕێنماییانەکەین کە بە ڕۆژوو نەبن. بەڵام دیسانەوەڵێن ئەگەر هاتوو خانمەکە باری تەندروستی زۆر باش بوو، هیچ ناڕەحەتیەکی نەبوو، ئەتوانێت ڕۆژوو خۆی بگرێ بە تەواوەتی. بەڵام ئەگەر هاتوو خانمەکە بۆ هۆی بە ڕۆژوو بوونەوە زەختی دابەزی یا گێژ بوو یا بێتاقەت بوو، لەم کاتانە ڕێنماییەکەین کە بە ڕۆژوو نەبێ. یاخود ئەگەر بە ڕۆژووش بوویستی بە ڕۆژوو بە ڕۆژوەکانی متەناوب بێ، واتە ڕۆژێ بە ڕۆژوو بێ ڕۆژێ بە ڕۆژوو نەبێ، یان ئەتوانێت ڕۆژێ بیگرێت و 2 ڕۆژ بە ڕۆژوو نەبێت، بۆ ئەوەی زۆر تەئسیراتی نەبێت لەسەر گەشەی کۆرپەکەی و لەسەر ژیانی خۆشی. وان ئەگەر هاتوو ئەو کەسەی ئەو خانمە دووگیانە لەسەر سەفەرێک ئەکات یاخود ئیشێکی قورسی هەیە ئەو ڕۆژە لە بەیانی تا ئێوارە لە دەرەوە ئەبێت، عارەقکردنەوەیەکی زۆری ئەبێ، هیلاک ئەبێت، ڕێنماییەکەین کە بە ڕۆژوو نەبێت بۆی تووشی وشک بوونەوە و کەم خۆراکی نەبێت و تەئسیر لەسەر گەشەی مناڵەکەی و خۆی نەکات. بۆ لە هەمان کاتە ئەمە ڕێنمایی خانمانی دووگیانەکەین کە دوای ئەوەی ئەگەر هاتوو ئەو خانمە دووگیانە بە ڕۆژوو بوو، پێویستە لە دوای ڕۆژوو شکاندنەوە تاوەکو کاتی پارشێ و پێویستە خواردنی باش بخوات، شلەمەنی بە ڕێژەیەکی زۆر بخوا. ئەو شلەمەنیانەی کە خۆراکی تێیە، بۆ نمونە ئاوی میوەکان، شۆرباکان، ئەبێ زوو کەم کەم نەک هەر کە ڕۆژوو شکان بەجارێ هەموو شتەکان بەسەرێکەوە بخوات، نەخێر ئەبێ زوو ئاوەکان متەناوب ینی بینی هەبێت چەند ساعاتێک و جارێک و لە بینی ئاو خواردنەوەکانیش یا شلەمەنی خواردنەکانی تریش هەم لە چەرەسات، هەم لە سەوزەکان، هەم لە میوەکان، هەم لە گۆشتەکان ئەبێ خواردنەکانی متەناوب بتوانێت لەبەر کاتی بەربانگەوە هەتاکو کاتی پارشێ و تاویزی ڕۆژەکە باتەوە کە بە ڕۆژوو بووە. و لە هەمان کاتە لە پارشەیشە پێویستە خۆراکەکانی متەناوب بێ، خۆراکێکی باش بخوا، ئەوەی زۆر زەڕورە شلەمەنیەکی زۆر بخوا، بەڵام دوورکێتەوە لە خواردنی کافاین و چاو ئەو شتانی کە نایڵە کە خەوی تێگەیە خۆت لەسەر تەندروستی باش نییە، دوورکێتەوە لەو خواردنانە. هیوای تەندروستێکی باش بۆ خانمانی دووگیان. سپاس.